هەستێکی زۆر مەحدودی هەیە توێژینەوە زانستیەکانی لە چاو زانکۆکانی دنیای مۆدێرن و پێشکەوتوودا هەمووتان بەرچاوڕۆشنن ئەبینن کە هیچ توێژینەوەیەکمان نییە لە ڕۆمان بێت این عددی ڕقم وەری مەگرن کە مەبەستم هیچ ئەوە نییە بڵم هیچ دانەیەک حزوری نییە سا بەڕێزێک لەواچە هەستێ بڵێ ئەمە چەند توێژینەوەیەکمان هەیە بەڵام بەپێی ئەو ستانداردەی کە زانکۆ ئەبێ بەحث و لێکۆڵینەوە بکات زانکۆکانی ئێمە لەو ئاستانی نەمەش خراپەتی ئەگەڕێتەوە بۆ کەرتی پەروەردە. من بابەتەکەم دوور درێژە بۆی کاتی ئێوە زۆر نەبم ئەوە هەر پێشەکێکی کورد بوو هەموو ئەو کارانەی کراوە لە بواری پەروەردە تا ئەم چرکە ساتی ئێمە قسەی تیاکەین لە هەرێمی کوردستانە بەم کۆنفرانسەی ئێمەشەوە تەنها لەسەر دیوێکی پەروەردە وەستاوە ئەویش دیوی تەکنیکیە هەموو بەڕێزانی بواری پەروەردە بەبێ ئیستیسنا بە تەحەداشەوەڵێم هەموو نووسینانشی نووسراون تا ئێستا لە بواری پەروەردە هیچ ئیزافەیەکیان نەخسۆتە سەر دیوە جەوهەریەکەی کە لە دنیای پێشکەوتووە ئێستا ئێمە باسیەکەین پەروەردە ئەبێ لە ستراکچەرە و گۆڕانکاری ڕیشەی تیا ڕوو بدات لەم خاڵەشا بێ کە فەلسەفەی پەروەردەیە. و هەروەها بە هیوام ئەم کۆنفرانسا بە کۆمەڵێک ڕێنمایی و بابەتەوە دەرچین کە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە سوودی لێ بین بۆ بەرەو پێشبردننی پرۆسی پەروەردە تا خۆی لە خۆیدا ئێستا بەڕاستی ئەو قەیرانەدارای ئابوورێت تەسیرێکی زۆر مەرێنی کردوتە سەر پرۆسی پەروەردە بە دەرەجەیەک چونکە پەروەردە لە هەموو ماڵەکایە و حکوومەتی هەرێم لە ئێستادا ناتوانێت هەموو پێداویستەکان هەم لە بنا و پێداویستەکانی تەکنۆلۆژیا ئامادە بکاوە هەم مامۆستاش خۆتانزان چەندین ساڵە دامەزراندنی ئەمانە هەموو بوونەتە گرفت زائیدەن ئەوەی تاقیکردنەوەکان و ئەو بەشانەی تری پرۆسی پەروەردەش. بەڕێزان ئێمە جگەلەوەی هەمیشە گوێ لە ڕێکخراوەکان ئەگرین کە لە بواری پەروەردە ئیش ئەکەن و ئەو کۆڕ و سمینارانی سازیە دەکەن هەمیشە ئەگەر بە راپۆرتێک بگاتە دەستمان ئێمە سوودی لێ بینین و زۆر جار دەخێنە کار و بەرنامەی وەزارەتی پەروەردە و هەم حکوومەتی هەرێمەوە و کار ئەکەین بۆ جێبەجێکردنی بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆ زانیاری وەرزتان پێش ساڵنوێک ئێمە لە وەزارەتی پەروەردە کۆنگرەی پەروەردەییمان ئەنجامدا و لەو کۆنگرەیە کۆمەڵێک تەوەر کە هەستمان کرد ڕێگرێکی زۆر هەیە لەم تەوەرانەیە بۆ بەرەو پێشبردننی پرۆسی پەروەردە ئێمە هەوڵمان نات ئەو کۆنگرەیە کۆمەڵێک تەوەر بێ بە تایبەتی ئەو تەوارانەی کە کاردانا باسی کرد لە تاقیکردنەوەکان و کاروباری تەکنیکیەکان و هەروەها مەسەلەی سەرپەرشتیکردن و دەوری توێژەرانی کۆمەڵاتی کە ئەمانە هەندێک لەو ڕاستپاردانی کۆنگرەی پەروەردەیی جێبەجێ کراون و هەندێکیشیان پێویستی بە زمینەسازی پێویستە و زیاترە لەبەرەوە تا ئێستا نەمانتوانیوە جێبەجێکەین. کەواتە ئەرکێکی کەکەم بۆ کە بڵێن هۆمۆرکی لە ماڵۆ نامێنێت کەواتە قوتابخانە بوو بە شوێنێک لەوە دوور ئەکەوینەوە کە تەنها فێرخواز لە پۆلە 4 تا 6 ساعتدا بنیشێت و تەنها گوێ بگرێت لەوە ئەگەرتە سەر چی بڵێن شێوازی خوێندنەکانمان ئەگۆڕێ بۆی کە قوتابخانە نەبێتە شوێنێک تەنها بۆ وەرگرتنی بڕوانامە و کاتێکیش کە گەیشتە ئەوەی کە زانیاریەکانی هەمووی بێ بە هەڵمێک و بیرەچێتەوە نەخێر خوێندنگە ئەبێتە شوێنی فێربوون. ئێمە هەدەفەکەمان ئەوەیە ئەمیش بە چەند هەنگایەک گیرە بزانن ئەو تەلەبەیە چەندێک لەو بابەتە تێگەیشتووە. ئەم فترەیە بڵێن کە زۆر مەکتەب ڕۆیشتوم لەگەڵ مەکتەبی خۆشمان ڤیدیۆکم ئامادە کردو کە لێکێ لە خوێندنگاکانە کە کاتێککە دەرسەکە شەرحەکەم یعنی هەستم کرد کە لە دەرسەکانی کۆتایی پۆلیشە مەسەلەن دەرسی شەشەمە سیرەکەی تەلەبە چالاکیەکی زۆر زۆری هەیە. ئەمەش ڤیدیۆکەی ئەگەر مەسەلەن واضح بێت ئەو دیدو بۆچوونانەی خۆمان بۆ کەسێکی مامۆستایەکی دڵسۆز لە بواری پەروەردە و فێرکردنە ئێمە نابێت پەیڕەوی بڵێ دوور دەرمانە بکەین ئێمە ئەبێت لە ئاستی تێگەشتنی خۆماندا
لەم قۆناغا دژوارەدا لەم کات و ساتەدا بگەێنێت ئێمە لای ئەمە کەمە. بەڵێ ئەم پەروەردەی نوێم کۆنفرانسی ساز کردووە ئەو ئەمە پێشکی دەستخۆشیان لێکەین وەکو مەڵێک کە ساتی پەروەردەی هەم دەرەوەی کێستا خانەنشینن هەم لە ناوە هێناوێتی دوو تەوەری هەڵبژاردووە دوو تەوەرەکە ئەتوانم بڵێم لە خزمەتی پرۆسی پەروەردە و هەم خزمەتی قوتابیان و خوێندکارانە یەکیان تاقیکردنەوەکانە کە خۆت زانی خەلەلێکی زۆرمان هەیە و خوێندکارە تا ئێستا لێ ترسێ و دووهەمیشیان وەرگرتنە لە زانکۆ پەیمانگەکان کە ئەمە هەردوو تەوەرەکە بۆ خزمەتی پرۆسی پەروەردە زۆر باشە. ئێمە ئەوەی هەبێ داوامان لێکن ڕاستپاردەکەمان بنێ وەکو وەزارەتی پەروەردە و وەکو نوێنەراتی وەزارەتی پەروەردە لێرەین ئەو ڕاستپاردانە ئەبینە وەزارەت ئێمەش کۆمەڵێک دەستەی ڕاوێژکاریمان هەیە ڕاوێژکارەکانی وەزارەتمان هەیە مدیرعامەکانمان هەیە وڵێین کۆبوونێکی لەسەرکەین و ئەگەر لەو سیستەمەی خۆمان باشتر و کێستا هەیە هەوڵ بین ئەو خاڵە ئیجابیانە بخێنە ناو سیستەمی تاقیکردنەوەکانە و سوودێکی لێبینین بۆ خوێندکاران و قوتابیانی وڵاتەکەمان. بەسپاسەوە بڕۆ ڕێکخراوی پەروەردەی نوێ کۆنفرانسێکی پەروەردەیان ساز کرد چەند تەوەرێکی لەخۆ گرتە بوو وەکو تاقیکردنەوەکان پرۆگرامەکان و تایبەتمەندیەکانی خوێندن و هەروەها هەژمارکردنی نمرە بۆ قوتابی خوێندکار وەرگرتنیان لە زانکۆ. ئەم تەوەرانە بە شێوەیەکی گشتی باسی لێکرا و ڕاو سەرنج و تێبینی دانیشتوان یاخود پەروەردەکارانی شارەکە کە ئامادە بوون وەرگیرە ڕەنگە بە شێوەیەکی گشتی تێکەڵاویەک و یعنی زۆریەکی تیابوو بێ لە بابەتەکانە ئەبوایە ڕێکخرایە زیاتر بواە کەر تەوەرەی لە کاتێکی تایبەت و دیاریکرایی بۆ ئامادە بکرایە و پاشان ئەو ڕاوتێبین و سەرنجانە وەربگیرایە و بەرزکراتەوە بۆ وەزارەتی پەروەردە. بەڵام ئومێدەوارین بۆ دانیشتنی دووهەم وەکو دانیشتنی یەکەم بەم شێوە گشتگیریە نەبێت و تایبەتمەندی بێرێ بەو تەوەرانە و هەر کەسێک لەم بەڕێزانەی کە ئێمە ڕۆماونەتەوە هەر تەوەرێکی پێ باش بێت کە ئیشی لەسەر بکە قسەی لەسەر بکە بەو شێوە بێت ڕەنگە ئەنجامەکەی باشتر بێت.